ئەو داربەڕ و مازوانەی دەیان ساڵیان ویستووە تا گەورە ببن بە چەند چرکەیەکی کەم بە مشارێکی کارەبایی لە بەین دەبرێن. ئەم ژینگە وێرانکردنە دەرەنجامی حکومڕانی سەقەتی 32 ساڵی حیزبەکانی دەسەڵاتە کە تەنها خزمەت بە خۆیان و بنەماڵەکانیان دەکەن و لە خەمی دابینکردنی سوتەمەنی دانین کە پێویستیەکی بنەڕەتی هاوڵاتیانە. زۆرترین دارستانەکانی پارێزگای هەولێر کەوتونەتە ئیدارەی سۆران بەهۆی خەمساردی حکوومەت لە دابینکردنی نەوت بۆ هاوڵاتیان بە چەند ساڵێکی کەم نزیکەی نیوەی دارستان و پاوانی ئەم دەڤەرە لە ناو چووە. بەپێی ئاماری وەزارەتی کشتوکال لەو 50 ساڵی ئاخیر لە ڕێژەی 150 دارستانەکان ناوچوون و سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئێمەش بەشێکین لە 50% کە دارستانەکانمان تێک چوونە و بەهۆی ئەوەی کە ناوچەکانی ئێمە شاخاوین و ئێمە وەکو پۆلیسی دارستان و نژیان ناتوانین بە زووترین کات مەفرەزەکانمان وەکو مەفرەزەی پۆلیس بگەتە ئەو شوێنانە کە دار دەبردرن بۆ ئەوەی کە تاوانباران دەستگیر بکەین. چالاکانی بواری ژینگە دەڵێن ڕێژەی سەوزایی لە نێو هیچ کام لە قەزاکانی سەر بە ئیداری سۆران وەکو پێویست نییە و نەگەیشتۆتە نیوەی ستانداردی جیهانی کەچی لە ئەنجامی داربڕینی هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە ناوچەکە ڕوبەڕووی کارەساتی ژینگەی بۆتەوە. ئێمە هەمیشە جاخ لەسەر ئەوەکەینەوە لە کاتێکدا کە ئەبیت لە جێتی ئەوە کە هەلمەتی دارچاندنی بەرفراوان ساز بکەین بۆ پارێزگاری لەو دار و درەختانە بکەن کە ئەمڕۆ سامانێکی نیشتیمانین لە هەرمی کوردستانە بە تایبەتی کە بە وەرزی نزیک ئەبینەوە لە وەرزی سەرما و زستاندا دیاردەیەکی داربن ڕوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەکات هەتا ئێستا ڕێژەی سەوزای لە ناو هیچێک لە قەزاکانی شاری سۆران وەکو پێویست نییە ڕێژەکەی نەگەشتوتە نیوەی ستانداردی جیهانی پێویستەکان لەسەر ڕێژەی سەوزای بکەن بێجگەلەوەش پێویستە حکوومەتی هەرمی کوردستان ئەم متمانە هەیە لە نێوان هاوڵاتی و لە نێوان هاوڵاتی حکوومەت بگەڕێنێتەوە بە پێدانی سوتەمەنی لە کاتی پێویستتر و خێراتر بکاتن هەنگاوەکان. هەرێمی کوردستان خاوەنی یەدەگێکی دەوڵەمەندی نەوت و غازی سروشتیە و ڕۆژانە ئەو سامانی نیشتیمانەیە دەفرۆشترێت کەچی ڕۆژ دوای ڕۆژ نرخی سوتەمەنی لەسەر هاوڵاتی گرانتر دەبێت بێ ئەوەی حکوومەت هیچ لە خەمی ئەم گرفتە دابێت کە چەندین کێشەی دیکە بە شوێنی داهاتووە لەوانە کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی و بڕینەوەی دارودرەخت لەلایەن هاوڵاتیانەوە بۆ خۆگەرمکردنەوە لە وەرزی زستاندا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.